بە تێستی 4 سەعاتیەکە لە ماوەی ئەو 4 سەعاتە 2 لاپەڕۆنیوم لەبەر دەکرد، بەڵام ئێستا بە خوێندنەوەی تەفسیرەوە 10 دقە و هەندێک لاپەڕە کەمتریشم پێویستە. پێش خولەکە لەبەرکردنەکەم زۆر کەم بوو، پێم وابوو چەند ساڵێکی زۆری دەبێت تاوەکو بتوانم هەموو قورئانی پیرۆز حفظ بکەم، بەڵام لەگەڵ بەشداریکردنم لە خولەکە کە بەشێکی کەمم لەبەر بوو و بەشە زۆرەکەم بۆ ماوەی 2 مانگ تەواو کرد. ڕۆژانە نیو جوزئم لەبەر دەکرد. ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه. ناوم بنار عومەرە، لە شاری هەولێر دەژیم. تەمەنم 32 ساڵە، کۆلێژی کۆمپیوتەر ساینسم تەواو کردووە. شێوازی بەشداریکردنم لەو خولە هەندێک کورتە ڤیدیۆم لە فەیسبووک دیت، زۆر سەرسام بووم، بەڵام لە ڕاستی سەرەتا باوەڕم نەکرد کە کەسێک بتوانێت ئەوەندە بگۆڕێ. بەڵام دوای بەشداریکردنم لە خولەکە زۆر شتم بەدەست هێنا، باوەڕ بەخۆبوونم زیادی کرد. یەکێک لە هیوا ئاواتەکانم هاتە دی، هەمیشە دەمویست بە ئایەت و حەدیث قسە بکەم. پێشتر ئەگەر لەبەریشم بووایە لە بیرم دەچووە یاوەم دەزانی غەڵەت دەکەم، نەمدەتوانی ئایەت و حەدیثەکان بە جوانی بڵێم، بەڵام ئێستا زۆر بە جوانی لە کاتی پێویست بە بیرم دێنەوە. ئەلحەمدولیللا. پێشتر بۆ لەبەرکردنی لاپەڕەیە کاتێکی زۆرم دەویست، بەڵام ئێستا ئەلحەمدولیللا زۆر باشتر بووە. بە تێستی 4 سەعاتیەکە لە ماوەی ئەو 4 سەعاتە 2 لاپەڕۆنیوم لەبەر دەکرد، بەڵام ئێستا بە خوێندنەوەی تەفسیرەوە 10 دقە و هەندێک لاپەڕە کەمتریشم پێویستە. هەموو ڕاهێنانی خولەکە سودێکی تایبەتی خۆیان هەیە، لە هەمویان زیاتر سیستەمی سەرەکی کە زۆر تایبەتە، و ڕاهێنانی تەرکیز، سیستەمی خۆراک و ماشەئەڵڵا قسە بە نرخەکانی مامۆستاکان. پێش خولەکە لەبەرکردنەکەم زۆر کەم بوو، پێم وابوو چەند ساڵێکی زۆری دەبێت تاوەکو بتوانم هەموو قورئانی پیرۆز حفظ بکەم، بەڵام لەگەڵ بەشداریکردنم لە خولەکە کە بەشێکی کەمم لەبەر بوو و بەشە زۆرەکەم بۆ ماوەی 2 مانگ تەواو کرد. ڕۆژانە نیو جوزئم لەبەر دەکرد. زۆر جار ماڵ و منداڵیش زۆر مەشغوڵیان دەکردین، بەڵام بڕوا بەخۆبوون و باڵنەرەکانم زۆر بەهێز بوون. جیاوازی ئەو بەرنامەی لە ئاوات ئەکادمی هەیە لەگەڵ بەرنامە تەقلیدیەکان ئەوەیە کە لێرە ساردبوونەوە کەمە، یاخود دەتوانم بڵێم هەر نییە. هەمیشە هەوڵی زیاتر و زیاتر لەبەرکردن دەدەین. و خۆشترین و جوانترین شت کە هەر کەسێک لە ژیانی پێوەی مەشغوڵ بێت لەبەرکردنی قورئانە، کە سوود و قازانجی خێری بۆ دنیا و قیامەت هەیە.